باسەوە دەکەین کە لە ئێستادا لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژێکی پێشووتر سیمپۆزیۆمێک بەسەر و سیمپۆزیۆمەدا باز لە ناخۆشیە گوازراوەکان وەروە چەند هەوڵ دەکرا بۆ دامەزراندنی دامەزراوی پارێز بۆ کۆنتترۆلی نەخۆشیە گوازراوەکان واروها باز لە یاساییکردنی مامەڵەکردن بە مامەڵەکردن و بازرگانیکردن بە ئاژەڵ و بەرهەمەکانیان دەکەین. دیارە سیمپۆزیۆمەکە چەند ڕاستپاردەیەکی لە خۆگرتووە ڕاستپاردەکان بەلایانی پەیوەندیدار دەگەێنرێت لە بە شێوەیەکی گشتی باز لە دەرەنجامەکان و ڕاستپاردەکان و هەوڵەکان بۆ دامەزراندنی دامەزراوی پارێز و کۆنتترۆلکردنی نەخۆشیە گوازراوەکان دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شاڵا و عارف کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڤێتەنەری لە پێناو ژیانن لە سەر ستودیۆ بەیانی کورسانی میزبانن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس دەکەم. سپاسی کورساتی عەزیزەکەم. بە خێراتی. دیارە ماوەی ڕابردوو سیمپۆزیۆمێک بەسەر لە سیمپۆزیۆمەکە باس لە نەخۆشیە گوازراوەکان و کۆمەڵێک بابەت کراوە. ئەگەر بە کورتی باسێک لە سیمپۆزیۆمەکە بکەین و پاشان باز لە ئەنجام و ڕاستپاردەکانی دەکەین کە دەگەێنرێتە لایەنی پەیوەندیدار. سپاس دووبارە بۆ کورساتی عزیز کە هەمیشە لە خەمی سەلامەتی گشتیە بەرنامە و تەوەری بەرنمەکانی تەرخانەکە هەڵبەتە نەخۆشیە گوازراوەکان ئەتوانم بڵێم ئێستا یەکێکە لە هەرە هەڕەشە جدیەکان کە لەسەر مرۆڤایەتی و لەسەر داهاتووی با بڵێنەوەکان لە جیهانە دروست بووەمەوەی کردوکە توێژەران و پسپۆڕانی بوارەکە بەردەوام لە ئەنجامدانی توێژینەوە و گفتوگۆ و لێکۆڵینەوە و ڕاستپاردە و ڕێنمایی دەربارەی کۆنتترۆلکردنی ئەم نەخۆشیە گوازراوانە بن. ئێمە نزیکترین پەتاکە یا باڵێن نزیکترین نەخۆشی کە بەرگوێی هەمومان کەوت و هەمومان لە زەمنێکی زۆر زۆر ئەستیارە ژیانێویش نەخۆشی کۆڤید بوو یا با بڵین کۆرۆنا بوو کە ئەتوانم بڵێم گیانی خستە حاڵەتێکی لە ناکاوە هەموو کایەکانی ژیان وەستا کاریگەری لەسەر کایە بەکایەکانی ژیانی مرۆڤایەتی کرەتوانە بڵم ئەو هەڕەشە جددیە بۆ ماوەیەک مرۆڤایەتی وەک مۆتەکەیەک دەسینا بۆ با بڵین هەناسەیانیەوە. بۆیە ئەم نەخۆشیە گوازراوانە پێویستی بەوەیە کە بەجددی مامەڵە و تەعاملی لەگەڵاکرێت لە کوردستانی خۆمانیشە هەڵبەتە ئەم بابەتەیە ئەم هەڕەشەیە بەجددی وەرنەگیراوە. بۆیە پسپۆڕانی بوارەکە بە باشیانزانی کە هەنگاوە جددیەکانی خۆیان دەست پێ بکەن هەتاکو هەم کۆمەڵگە و هەم لایەنی پەیوەندیدار ئاگادارکەنەوە لە جددێتی هەڕەشەکە. هەڵبەتە خۆشمان وەکو ئیعلام هەر کۆرۆنا نەبووە ئێمە بینیمان لە ڕابردووە لە مانشێتی هەموو با بڵین دەستگاکانی ڕاگەیانی هەرێمی کوردستانە باز لە تای خوێنبەربوون کرا باز لە پۆکسمۆنکی ئاوڵەی مەیمون کرا باز لە با بڵین نیپا کرا باز لە ئەمە جۆرا و جۆر ئەم نەخۆشیانە بەرگوێمانەکەوێمان هەموویە چێتە چوارچێوەی نەخۆشیە گوازراوەکان. بۆیە سیمپۆزیۆمەکە لە شاری سلێمانی توانم بڵێم گەورەترین گردبوونەوە و کۆبوونەوەی پسپۆڕانی بوارەکە بوو کە لە هەرێمی کوردستانە ئەنجامدرا لە 5 بوو بە بەشداری پسپۆڕانی بواری نەخۆشیە درمەکان بوو پسپۆڕانی بواری نەخۆشیە مشەخۆریەکان بوو پسپۆڕانی مایکرۆبایۆلۆجی بوو پسپۆڕانی نەخۆشی یا با بڵێن بواری تەندروستی کۆمەڵ بوو نەشتەرگەری گشتی بوو پسپۆڕانی بواری نەشتەرگەری گشتی کوێ نەخۆشیە مشەخۆریەکان چێتە چوارچێوەی مامەڵەکردن لەگەڵ پسپۆڕانی بواری نەخۆشی نەشتەرگەریەکانە. جگەلەوە وەزارەتەکانی با بڵێن تەندروستی کۆماری فیدراڵی عێراق بەشدار بوون وەزارەتی کشتتوکاڵ و ئاودێری هەرێمی کوردستان بەشدار بوو پلاندانان بەشدار بوو جگەلەوە پسپۆڕانی بواری خۆپاراستنی تەندروستی ڤێتێرنەری ژووری بازرگانی پەرلەمان ئەنجومەنی پارێزگا قایم قامێت یعنی هەموو لایەن و سێکتەرە پەیوەندیدارەکان لە ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە گوازراوانە لە کوردستانە وجود و حزور و قسەی خۆیانیان هەبوو پێشنیاری خۆیانیان هەبوو و هەروەها خاڵە لاواز و چارەسەرەکان تایە تاوتوێکرات تاوتوێی نەخۆشیەکانی ئێستا یان نەخۆشیە گوازراوەکانی ئێستا کە لە کوردستانە تۆمارەکرێت پێشبینی و ئەگەری سەرهەڵدانی نەخۆشی نوێ تاوتوێکرا و لە کۆتاییدا بە کۆمەڵێک ڕاستپاردە کۆتایی بە سیمپۆزیۆمەکە هێن. باشە ئەگەر بینە سەر ڕاستپاردەکان چی بوو کەم بە خاڵیش لەوە دەست پێ بکەین کە داوا دەکرێت بۆ دامەزراندنی با بڵین دامەزراوی خۆپارێزی پارێز و کۆنتترۆل نەخۆشیە گوازراوەکان. طبعاً هەڵبەتە بەر لەوەی ئێمە با بڵین ڕاستپاردەکان پێشکەشی لایەنە پەیوەندیدارەکان بکەین بە گرنگ مانزانی کە خاڵە لاوازەکان ئێمە
ئاماژەی پێ بکەین شوێ لە کوردستانە کۆمەڵێک خاڵی نێگەتیڤ هەیە کە ئەمە کاریگەری لەسەر پرۆسەی دیاریکردن و ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشی ئەمە ترسیدارانە کردووە کە ئەتوانم بڵێم 70% بە گوێرەی توێژینەوە یا با بڵێن بە گوێرەی راپۆرتەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی سەرچاوی ئاژەڵ و بەروبوومی ئاژەڵێکانە. هەڵبەتە خاڵە لاوازەکانی با بڵێن پسپۆڕان یاخود با بڵێن ئەوانەی کە کار لە بارەکەکەن لە ئەم خاڵانی لای خوارەوەیە کورتیان کردەوە ئەویش ئەوەیە کە ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی گوازراوەکان گرنگی پێ نادرێن ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیە گوازراوەکان لە هەرێمی کوردستانە وەک پێویست گرنگی پێ نادرێ هەندێک گرنگی بە چارەسەرەترێک تەبان ئەمە خۆی ئەمە با بڵین کارەساتە ئەگەر تۆ بەر لە نەخۆشیەکە گرنگی زیاتر بە چارەسەر بدەی وەک لەوەی کە گرنگی بە ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکە بدەیت. ئەمە چیە دکتۆر؟ هۆکارەکەی ئەوەیە وەکو پۆم باس کردی تا ئێستاش لە کوردستانە ئەم نەخۆشیە گوازراوانەی کە جیانی شەکەت و ماندوو کردووە بە هێند وەرنەگیراوە وەکو بینیمان لە کۆڤیدا یا لە هەر نەخۆشیێکی دیکەی گوازراوەیە هێندەی توانە مادی و مرۆییەکان لە حاڵەتی چارەسەرە سەرفەکرێ ئەوەندە لە بەرگرتن لە ڕوودانی حاڵەتەکەی سەرف ناکرێ ئەمە خۆی لە خۆیان لە ڕووی گیانیەوە کارەساتە شوێ هەموو بڵاوبوونەوەیکی نەخۆشی گوازراوە توانم بڵێم بەشێک لە توشبووان ژیان لە دەسەدەن بەداخەوە کە ئەمە خۆی لە خۆیدا گەورەترین زیانەکە بەوەگرێ جگە لەوەی پارەیەکی زۆر زیاتر لە حاڵەتی چارەسەرە وەک لە بەرگرتن لە ڕوبەڕووبوونەوە چۆکەم ئەبێ لە ماوەیەکی کورتە بە شێوەیەکی خێرا و بە شێوەیەکی با بڵێن کاریگەر بەر لە ڕوودانەکەی بگیرێ ئەمە خۆی لە خۆیدا ئەم پرۆسی ڕوبەڕووبوونەوەیمان لاوازە هەروەها دەستگا پەیوەندیدارەکانی کە ڕوبەڕووی نەخۆشیە گوازراوەکانە بن هەمانگیان لاوازانی هەرێکە بۆ خۆی کاری خۆیەکە ئەو هەمانگیان لاوازە. سێم حاڵەتیان ئەوەیە کە ئێمە تۆمارێکی وردی نەخۆشیە گوازراوەکانمان لە کوردستانە نییە ئەم هەموو حاڵەتە نەخۆشیە هەیە لە کوردستانە بە وردی تۆمار نەکراوە تاکو کاری لەسەر بکرێ و جگەلەوە توێژینەوەمان کەمە یا توێژینەوەکان پەرش و بڵاون هەمانگیتیانە و پێشبینیش بۆ ڕوودانی نەخۆشی گوازراوە لە کوردستانە بوونی نییە ئەمە حاڵەتێکی دیکەیە. حاڵەتێکی دیکەکە ئەتوانم بڵێم کە زۆر مشکلی تیا هەیە هاتوچۆی هاوڵاتی لە دەرەوەی هەرێمەوە بۆ ناو هەرێمی کوردستان هاتوچۆکە با بڵێن لە ڕووی نەخۆشی گوازراوەکانەوە کۆنتترۆل کراو نییە ینی هاوڵاتێک لە چەندین وڵاتی جۆرا و جۆر و لە چەندین کیشوەری جۆرا و جۆر و چەندین ناوچەی جۆرا و جۆر کە ئەمە هەر خۆی لە خۆیان هەر ناوچێ و نەخۆشیەکی ئیندمیکی هەیە با بڵێن تایبەت بۆ وڵاتە هەیە ئەگەری هەیە ببێتە پاندمیک و بڵاو ببێتەوە ئێمە لە کوردستانە مەعاملە و مامەڵەی دروستمان نییە بۆی حاڵەتێکی دیکە ئێمە باسمان لەوە کرد کە 70% بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی سەرچاوەکەی سەرچاوی نەخۆشی گوازراوەکان یا ئاژەڵین یا بەروبوومی ئاژەڵین کەواتە ئێمە مامەڵەکردن و بازرگانیکردن و جگە لە مامەڵە و بازرگانی ئەتوانم بڵێم ئاژەڵی کێوی کە خۆی یەکێکە لەوانەی کە نەخۆشیەکان نەخۆشی گوازراوەکان لە شوێ سنوور بەزیێنە سنوور بۆ ئاژەڵی کێوی بوونی نییە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی کە ئەگەری هەیە ئەم نەخۆشیە بگوێزێتەوە ئێمە ئەم چاودێری هاتوچۆی ئاژەڵی کێوی لە کوردستانە بوونی نییە تاکو توێژینەوە و پێشببینی با بڵین گواستنەوەی نەخۆشی گوازراوەکان کرێ کە ئەمە لە هەموو دنیادا ئاژەڵە کێویەکان لە ڕێی دامەزرا و سنتەری دیاریکراوە چاودێری ئەم هاتوچۆی یا با بڵین هاتوچۆی ئاژەڵی کێویەکرێ تاکو بزانرێ هەڵگری نەخۆشی گوازراوە یا هەڵگری نەخۆشی گوازراوە نیە لە کیشوەرێ لە وڵاتێکی دیکەوە بۆ کوردستانی ئەهێنێ یاخود نایهێنێ ئەمە بە شێوەیەکی گشتی خاڵە لاوازەکانە هەڵبەتە سیمپۆزیۆم بۆ ئەوەی کە خاڵی لاوازی دیاری کرد لەلایەن پسپۆڕانەوە ڕاستپاردەی هەبوو بۆ باشکردنی ئەندۆخە یەکێ لەو خاڵانەی کە زۆر بە ئەساسی و سەرەکی دانرا لەلایەن پسپۆڕانی بوارەکەەوە ئەوەیە کە پێویستە لە کوردستانە دەستگایەکی پارێز و کۆنتترۆلی نەخۆشی گوازراوەکان هاو شێوەی سیستمی سەلامەتی ینی دنیا لە کوردستانە دامەزرێنێ کە ئەم دامەزراوەیە دەبێت سەر بەخۆ بێ نابێ
پەرت و بەش کرابێ هەرێکە و لە جێگە و مەکانێکاوێ ئەم دامەزراوەیە بێ سەر بە ئەنجومەنی وەزیران پێ ئەبێ هەمانجی هەبێ لەگەڵ وەزارەتەکانی وەکو تەندروستیە کشت و کاڵە بازرگانیە مەسەلەن گواستنەوە و گەیاندنە مەسەلەن دەستگا با بڵێن ژینگەیە یعنی ئەمانە هەمووی بەیەکەوە بەسراوەتەوە و هاوکات بیرمان نەچێ ئەگەڕێمەوە بۆ خاڵی یەکەم ئەمە زۆر گرنگە ئەوەیە کە لە کوردستانە کار بە چەمکی تاک تەندروستی نەکراوە ئەمە زۆر گرنگە ئەم چەمکی تاک تەندروستیە لە جیهاندا هاوپەیمانیەکە کە نەخشەڕێکی ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیە گوازراوەکان دادەڕێژێتەوە کە پەیوەسە بە لایەنی ڤێتێرنەری و تەندروستی و ژینگە و لەگەڵ خۆراکە سەرچاوەکەی بۆ کشت و کاڵە ئەم هەمانگیە نەخشە ڕێگەدا ئامەزرێن و پێوتە چەمکی تاک تەندروستی ئەمە لە کوردستانە کاری پێ ناکرێت و لە دنیای کاری پێکرێ وەکو بۆم باسکردی ڕاستپاردەکان دامەزراندنی دامەزراوی تەندروست پارێز و تەندروستی نەخۆشیەکان لەسەر ئەو دامەزراوەیە پۆستین ئەم ڕاستپاردانە ئەم سیمپۆزیۆمە دەکرێت بڵێ ومێتێکی کێشە بۆ دامەزراندنی ئەم دامەزراوەیە ڕاستپارتەکان گەیشتووە ومێدی ئەوە هەیە کە بە نزیکترین کاتکاری لەسەر باڵێ لە ئێستایسا ئێمە لە ینی لە هەنگاوی دروستکردنی بۆردێکی کارکردنی لەسەر ینی گەیاندنی دەرەنجامەکانی یا ڕاستپاردەکان و دەرەنجامەکانی سیمپۆزیۆمەکە و کۆبوونەوەی خۆمانمان کردووە و با بڵین هەموو با بڵین دەرەنجامەکانمان ئامادە کردو پێشکەشی لایەنە پەیوەندیداریەکانی یەکەین کە بە مەبەستی جێبەجێکردن باش یەکێکی دیکە لە ڕاستپاردەکان بە یاساییکردن بۆ بە با بڵێن مامەڵەکردن و هەم بازرگانیکردنی بەرهەمی ئاژەڵ و بازرگانیکردن بە ئاژەڵەوە لەمڕۆوە با بڵێن ڕاستپاردەکان خۆی لە چیدا کورت کردووە باڵێ بێگومان وەکو خاڵی یەکەم کەوتمان پارێز و کۆنتترۆڵە ئەم پارێز و کۆنتترۆڵە بەلامۆ گرنگە کە ئاماژە بە کار و مەهامی بدەن شوێکم مەهام و کاری ئەم دەستگایە هەستیارە لە ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی گوازراوەکان ئەویش ئەوەیە حاڵەت با بڵێن نەخۆشی گوازراوە تۆمارەکات ئەم دەستگایە دوو توێژینەوە لەسەر نەخۆشی گوازراوەکانەکە سێ پێشبینی سەر هەڵدان چوە ئەمە زۆ گرنگە تو ئەبێ بەر لە ڕوودانی نەخۆشی گوازراوەتەوە پێشبینی سەر هەڵدانی ئەو نەخۆشی گواز نەکە بکەویتە ناو جێژاوتەوە پێشبینیکردنە ئەمە خۆی لە ڕوبەڕوو لە دنیادا بەر لە ڕوودان حساب بۆ نمونەیەک نمونەی زۆر سادە و بچووک باسەکەم لە هەر لەم ساڵە هەر لە 2 مانگ لەمەوبەرە لە وڵاتی بەریتانیا ئینگلتەرا گەورەترین با بڵێن گردبوونەوەی توێژەرانی بواری مایکرۆبایۆلۆژی و نەخۆشی گوازراوەکان با بڵێن ئەنجامدرا تێیدا هەموو کۆکبوون لەسەرەوەی ئەگەری هەیە ئەنفلۆنزا هاوشێوەی کۆڤید ببێتە پاندمیک ینی ببێتە پەتایەکە با بڵێن بڵاو ببێتەوە شوێکم یەکگرتنی ڤایرۆسەکان بەردەوام لە گۆڕانکاریان خۆیان دەگۆڕن و جگە لەم گۆڕانکاریانەکە ڤایرۆس خۆیە گۆڕێ ڤایرۆس و ڤایرۆسی دیکە لەگەڵێکەیە مەسەلەن گۆڕانکاریەکەن و ڤایرۆسێکی نوێ دروستەکەن کە ئەگەری هەیە بێتە پاندمیکیشی مەترسیدا ئەمە توێژەرانی ساخ خۆی پێشبینیەوەیان کردو کە ئەنفلۆنزا ئەگەری هەیە ببێتە پاندمیکیە بۆ یەکسەر ڕێوشێن و ڕێنمایی دەرەکەن چۆن ڕوبەڕووی ئەنفلۆنزا ببیتەوە هەنی تۆ بەر لەوەی کە ڕوو بدات پێویستە پێشبینی بکەی هەڵبەتە پێشبینیکردن نەتوانم بڵم خاڵی جەوهەری ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی گوازراوەکانە و جگەلەوە ئەم دەستگایە کە پێشبینی کات ڕێنمایی شەداتە لایەنی پەیوەندیدار چۆن ڕوبەڕووی نەخۆشی گوازراوەکان بیتەوە ئەو خاڵی جەنابەت باست کریا و پرسیاری کە باست کرد بێ گومانە لەسەرەوەی کە وتمان ئاژەڵ و بەروبوومی ئاژەڵ 70% هۆکاری گواستنەوەی نەخۆشی گوازراوەکان خۆراک خۆی سەر و 200 نەخۆشی گوازراوی بۆ مرۆڤە گوێزێتەوە ساڵانە سەر و 400,000 کەس بەم نەخۆشیانەی کە خۆراک سەرچاوەکەیەتی ژیان لە دەست ئەدەن ئەمار بە شێوەیەکی سروشتی ئەمەش بەردەوام لە بەرزبوونەوەیە بۆیە سیمپۆزیۆم پێی باش بوو پسپۆڕام ینی ڕاستپاردەیان لەسەر ئەوە بووکە پێویستەکە لەسەرەوەی کە مامەڵەکردنی بازرگانی با ئاژەڵ و بەروبوومەکانی پێویستی بە ڕێخستنەوەی یاسایە لە چوارچێوەی دامەزراوەیەکی سربەخۆ ئەمیش کە پێوترێ دامەزراوەی چاودێری و پاراستنی خۆراک و دەرمان ئەمە لە هەموو دنیاە دامەزراوەیەکی سربەخۆ هەیە کە چاودێری پاراستنی خۆراک و دەرمان ئەکات ئەم دامەزراوەیە بەردەوام ئەبدەیتی هەیە بەردەوام
مەسەلەن توێژینەوەی هەیە بەردەوام ڕێنمایی ینی گۆڕانکاری لە ڕێنماییە هەیە ئێمە بەدا خۆشمان نییە لە کوردستان ینی دامەزراوەیەکی سربەخۆمان نییە کە چاودێری و پاراستنی خۆراک بکات دەرمان لە بازاڕە چاودێری بکات کە زیانی نەبێت لەسەر سیستم و سەلامەتی کۆی سەلامەتی گشتی کەواتە سیمپۆزیۆم بۆ ئەوی بەر لە نەخۆشیە گوازراوەکان کرێ پێی باشە یا با بڵێن ڕاستپاردەی لایەنی پەیوەندیدارەکە کە دەستگایەکی تایبەتی سربەخۆ بۆ چاودێری و پاراستنی خۆراک و دەرمان بکات و یاساکانیش لەو چوارچێوەیە ڕێبخاتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر شاڵاو عارف سەرۆکی ڕێکخراوی ڤێتەنەری لە پێناوشیان سپاس بۆ ڕوونکردنەوەکان ومێ دەکەین تەواوی ڕاستپاردەکان جێبەجێ بکرێت سپاس بۆ میوانداریەکەت.